هەر ڕۆژە شێرەکەی بەرلەمان دەست خۆش دەست خۆش چی سەرکردە و بەرپرسا هەمووی پاشەڵیان پیسە نەخوێندەوار نەزانن پەروەردەی دوژمنانن وەزیر بێ بڕوانامەن ژێر سەپۆتی سەرکردن سێنەتەوەی دراوسێمان عەرەب و فارس و تورکومان هەرسێکیان داگیرکەرن چی ماوە پێمانی بکەن و پێمان ڕاببینن چ بەدبەختی و بەڵاو نەهامەتێکی تر ماوە بەسەر خەڵکدا بێنن ئێمە دڵنیاین لەوەی لە تەنیژ مردنەوەی هیچ نەماوە ئێوە بە خەڵکی نەکەن حکومەتی نەخوێندەوار ئەلفبێ حکومڕانی وا نابێ بەرپرسیاری کامە بوو چەکسازیدان چیتان دەستکە و گوزیشتە بەرپیتان مەلێ من عەمەلە و شەفن هەمیشە بەئاگابن من عەمەلە و شەفن هەمیشە بەئاگابن ئامۆژگاریم ئەوەیە ستەمجێ قبول نییە هەر خۆپشاندانە جارێک دوان سیان چوار پێنج دە سە ئەگەر پێویستە هەزار جار خۆپشاندانەکەین تا ئەو جاری خۆپشاندان دەبێتە شۆڕشێکی سپی و ئەم دەسەڵاتە دەڕوخێن ئامانجی خۆپیشاندان ئامانجی خۆپیشاندان نەمانی حکمی دزان نەمانی حکمی دزان بازەکانی تری خەبات کراوەیە کاگێڕانەوەی ماف بۆ مافکراوە